کوردی لە حقیقت یعنی زۆر بەداخەوە کە دەبینم ئێمە کە شانازی دەکەین بەو جلوبەرگە کە جلوبەرگێکی هەندی بڵێ جوان و ڕێک و محتەشەمە، بەڵام بەداخەوە دەبینین کە لە زۆر دام و دەستگای حکوومەت لە زانکۆکان لە شوونە گشتیەکان قەدەغە دەکرێت. یعنی من زۆر تێناگەم بەڕاستی لە زۆر وڵاتان جلوبەرگی نیشتیمانی و نەتەوی خۆیان زۆر بەڕێزەوە مامەڵەیان لەگەلەکەن و وە لە ڕئیس جمهوریەوە بگرە هەتا گچکەترین کەس لە هەموو شوونە گشتیەکان بەبوونەی ڕۆژە جلوبەرگێت کوردی کە ڕۆژە دەهێ سێە هەندێک تێبینی من هەنە کە خوزیە جلوبەرگێک کوردی جلوبەرگێکە کە ئینسان یعنی فەخر و شانازی پێ دەکات و جلوبەرگێکی گەلێکی جوانە و تایبەتە کە احتیمال دنیای خرێ بگەڕین، یعنی وەکو جلوبەرگی کوردی زۆر بواقار و جوان نایەتە پێشچاوە. ما حس کرد جلوبەرگی کوردی بتە جرکێکی فەرمی، یعنی حتا دەم و دەستگایت حکومی بینە بەرکردن، یعنی بیتە جرکێکی وسا کە گەلێک بێتە بکارینان نە بەس ڕۆژە دەهێسێیان بەس فترە نەورۆزێ بێتە بکارینان. خوزیە جلوبەرگی کوردی جلوبەرگێک بیت کە گەلێک عەردەت و ببینی. بەڕاستی جلوبەرگی کوردی هەندێکی مەقسەد خۆی گرنگی زۆرە لە کەرکوو گرنگی زۆرە بەڕاستی جلوبەرگی کوردی، بەڵام هەندێکی مەقسەد بۆ نمونە جلوبەرگی شێوازی دوو شێوازمانەیە جلوبەرگی کوردی، هەندێک شێوازمانەیە مەقسەد سۆرانی، هەندێک شێوازمانەیە بە نوعیکەیە بڵێ، بەڵام هەندێکی سێرەکەی بۆ کوردەکان سێرەکەی بە نەتەوەیە تەمەشایەکەن. ئایا تو جلوبەرگی کوردیەکەی بە شێوازی ئەوە گرنگ نییە مەقسەد تۆ چی زمانێکی یاخود چی نەتەوەیەکی، بەڵام ئێمە گرنگیمان ئەوەیە لێرانە جلوبەرگی کوردی بەڕاستی زۆر گرنگە بۆ کەرکوو.